ئێمە وەکو بەشی زانستی لقی هەولێری ژیار بۆ پەروەردە و گەشەپێدانی مرۆیی هەستاین بە ئەنجامدانی خولێک بۆ بانخوازان و مامۆستایان و فەقێکان و ئەوانەی کەوا ئەحتیمام و گرنگی دەدەن بە زانستی شەرعی و بە تایبەتی بە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەژێر ناونیشانی مێژووی فەرموودە لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم بۆ ئیمامی بوخاری. ئەم خولەیەش بەڕاستی گرنگی خۆی هەیە لەبەرەوەی خەڵکانێک هەن گومانە خەنە سەر فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەم خولەش بۆ ئەوەیە کەوا بەرچاوڕوونی هەبێت بۆ مامۆستایان و بەشداربوانی خولەکە و خولەکە بۆ ڕۆژێکە و 4 مامۆستای پسپۆر لەو بوارە بابەتەکان شی دەکەنەوە و باسی دەکەن و خولەکەش بۆ خۆی لەسەر ئەو کتابەیە کە ناونیشانەکە هەر بەخۆیەوەتی لە مێژووی فەرموودە لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم تا ئیمامی بوخاری. خولی مێژووی من النبي إلى البخاري خولێکی زۆر تایبەتە پێویستە لەناو هەموو ناوەندە زانستیەکان ئەو خولە بکرێتەوە، مامۆستایان و ئەکادیمیایەکان جوان شارەزا بن لە سونە شیرینی پێغەمبەر صلی الله عليه وسلم، هەم لە بۆ زیاتر ئیتیباعکردن و هەم لە بۆ ڕەوادنەوەی ئەو هەموو گومانانی کە لەسەر سونە شیرینی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم. بنسبة أو خلا فولي لبيغمبري خواوة عليه الصلاة والسلام تاوكو إمامي بخاري الحمد لله خولي سركوتوبو كباس لمي جيفر مددك لبيغمبره عليه الصلاة والسلام چون گەیشتوتە إمامي بخاري. بنسبة بابەتەکەی منیش من بەشێکی ئەو بابەتم باس کرد کە چۆن فەرموودە لە ئەتباعی تابعینەکانەوە چۆن گەیشتوتە خاوەنی کتێبەکان وەکو ئەمسالی ئیمامی بخاری. الحمد لله بە شێوەیەکی سەرکەوتوو خەڵکێکی زۆر تێدا بەشداری کرد و سوودێکی زۆریان بینی. سوپاس بەخوا و سوپاس بۆ ڕێکخەرانی ئەو خولە.